لە نێوەندی قەیرانە ئاڵۆزەکانی عێراقدا لە نێوەندی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنادا جارێکی تر عێراقیەکان بە شوێن ئەوەدان کە سێهەم کەسی کاندید کراو بۆ پۆستی سەرەک وەزیر حکوومەتی نوێی وڵاتەکە پێک بێنێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. یەکێک لە پرسیارە سەرەکیەکان ئەوەیە ئایا مستەفا کاظمی کە ئێستا ڕاست پێراوە بۆ پۆستی سەرەکوەزیر دەتوانێت حکوومەتی نوێ پێک بێنێ؟ هاوڕاییەک هەیە لە نێو لایەنە سیاسیەکاندا، بەڵام هێشتا ئاشکرانیە ئایا لە پەرلەماندا چەند دەنگ بەدەست دەهێنێ. کاظمی پەیمانی زۆر دەدا بە عێراقیەکان کە لەسەر وەختی کابینەکەیدا هەمیان جێبەجێ بکات. سەروەری عێراق هێڵی سوورە، ئێمە هیچ ڕێباز و نەرمی نواندنێکمان نابێت تا باجەکەی سەروەری عێراق بیدات. هەرگیز لە بەردانەواندن لەسەر شکۆی عێراق و عێراقیەکان ناکەین. یەکی لە پەیمانەکانی تری کاظمی نهێشتنی دیاردەی چەکداریە لە عێراقدا. چەک بۆتە بەشێک لە کێشە سەرەکیەکانی وڵاتەکە، هەر لایەنە یان هەر کەسایەتیە هەڵدەستێت و گروپێکی تایبەتی بەخۆی دروست دەکات و چەک هەڵدەگرن. هەموو چەکێکی قورس و مامناوەندی و سووک ئەرک و تایبەتمەندێتی دەوڵەتە و تەنها دەوڵەت و بەس. چەک بۆ تاگەکان و بۆ گروپەکان نییە. هێزە ئاسایشەکان بە هەموو پێکاتەکانیانەوە، لەشکەر، پۆلیس، حەشدی شەعبی، هەروە پێشمەرگە پێویستە ئەرکی خۆیان بەجێ بگێنن بۆ ڕێگەگرتندا بڵاوبوونەوەی چەک بە گرتنەبەری ڕێوشوێنی پێویست. دۆسیەی چەک یەکلا دەکەینەوە. لە عێراقدا ئەوەی نکوڵی لێ ناکرێت دۆسیەی گەندەڵی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی هیچی کەمتر نییە لە بەرەنگاربوونەوەی تێرۆریزم لەو وڵاتە بە شەڕوێران بۆدا. بەرەنگاربوونەوەی گەندەڵی و هەروە گەندەڵکارانیش ئەرکێکی نیشتیمانیە. گێڕانەوەی یاوارەکان بۆ زێدی خۆیان ئەرکێکە هەرگیز دەستبەرداری نابن. لە مانگی دەی ڕابردووەوە خۆپیشاندەرانی عێراقی لە زۆربەی شار و شارۆچکەکانی ناوەڕاست و هەروەها باشووری عێراقدا هاتوونەتە سەر شەقامەکان و داوای خزمەتگوزاریەکی باشتر و ژیانێکی باشتر بۆ خۆیان دەکەن. مستەفا کاظمی پەیمانیان دەداتێ. ئەو کابینەی حکوومەتەی کە دەیخەمە بەردەست ئەنجومەنی نوێنەران بەڕێزەوە لەگەڵ کارنامەی حکوومەتدا حکوومەتێکی خزمەتگوزار دەبێت بۆ خەڵک، خزمەتگوزار بە کردار نەک بە قسە. هەر هەموو لایەک بەرپرسیارەتی پشتیوانیکردنی ئەم حکوومەتیان لە ئەستۆ دەبێت. بە دڵنیاییەوە حکوومەتێکی لە پەراوێزنراو نابێت و حکوومەتی ژوورە داخراوەکان نابێت. جا خۆشەویستانم بەرنامەی ئەم ڕۆی چاوی واشنگتن میوانداری دکتۆر بیلال وەهاب دەکات. دکتۆر بیلال شارەزای کاروباری سیاسی عێراقە لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزی. دکتۆر بیلال زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. دکتۆر یەکەم پرسیار ئەوەیە لە پاش محەممەد تۆفیق عەلاوی لە پاش عەدنان زولفی ئێستا کە مستەفا کاظمی ڕاستپێراوە، بۆچی هاوڕاییەک لەسەر مستەفا کاظمی هەیە بەڵام لەسەر عەدنان زولفی و هەروەها لەسەر عەلاوی نەبوو؟ سپاس جارێکی تر کاک بڵێن، هیوادارم خۆت و تیمی دەنگی ئەمریکا لە ساغ و سەلامەت بن. لە ڕاستیە عێراق بۆ ئەوەی هەر کاتێک کە هەڵبژاردنەکان کرابێت دائیمەن تووشی ئەم مشکلەیە بۆتەوە کەوا چ جۆرە کێ ببێتە سەرۆکی وەزیران. لە جارانی ڕابردوو لەبەرەوەی هەموو حیزبەکان بەشدارن لە حکوومەتە، ئێمە لە عێراقا تا ئێستا شتێکمان نییە بناوی ئۆپۆزیسیۆن یاخود ئۆپۆزیسیۆنێکی ڕێکخراو. بۆیە مەسەلەی ئەوەی کابێ هەموو حیزبەکان لە حکوومەتە بەشدار بنیت، بەناوی بەشداری تائیفیەوە بێ، بەناوی بەشداری ئەثنیەوە بێ، مەسەلە بێ کورد و عەرەب و شیعە و سنە و هەمووی هەرتیا بێ، بۆیە معارەزە دروست نابێ. بۆیە دائیمەن کە ئەگەڕێن بە دوای کێ ببێتە سەرۆک وەزیران، چاکترین کەس یاخود بەهێزترین کەس نابێتە سەرۆک وەزیران، بەڵکو هەمیشە ئەگەڕێن بە کەسێک بۆ کەسێکەوە لایەنەکان کەمترین گلەیان لێ هەیە یاخود نایناسن یاخود لی ناترسن. لە مەسەلەی دوو ئەم جارەیان ئێمە شتێکی معقەتر دروست بوو، ئەوش مەسەلەی ئەو مزاهراتانەیەکەوە لە عێراقا ڕوویدا. ئەو مزاهراتانەوەی کرد زەختێکی زیاتر لەسەر سیاسەتمەدارانی عێراق دروست بێت. لەلایەکەوە هەر کەسێک کە بێ حکوومەت لە عێراق تشکیل بکات، ئیضافەتر بۆ مەسەلەی ئەقلیمیەکان، بۆ مەسەلەیەکان، مەسەلەی ڕازیکردنی شەقامیش خاڵێکی گرنگە لەلایەک و پەیوەندیەکانی ئێران و ئەمریکاش کە لە عێراقیان کردوتە مەیدانی جەنگ خستر بۆتەوە لە جاران. جا ئیسدەم بەسەر وەڵامی پرسیارە تایبەتەکەی جەنابێت بەنسبەت عەلاوی دەیویست حساب بۆ اتفاقاتی سیاسی کەمتر بکات و زیاتر دڵی شەقام ڕازی بکات، بەڵام لە کۆتاییە
پەرلەمانتاران و حیزبەکان دەنگی بۆ دەن بۆیە زوو ڕێگەیان لێ تێکدا. زورفی خاڵی سەرەکی سەرنەکەوتنی زورفی ئەوە بوو کە حیزبەکان تەرشیحیان نەکردەوە بەڵکو لەلایەن سەرۆکی کۆمارەوە تەرشیح کرا بۆ کاتێکەوە حیزبەکان نەیانتوانی لەسەر کەسایەتیەک ڕازی بن. بۆیە کاتێک کە ویسیان دژ بە زورفی هەڵوێست وەربگرن سەرۆک کۆمار و لایەنەکان ڕازیان کردن کەوا لای کەم بۆ ئەوەی کەوا زورفی پەشیمان بێتەوە ئەبێ لەسەر کەسێک ڕازی بن. بۆیە لەسەر کازمی ئیجماع بوو هەرچەنە خۆ خەتی سووری لەسەر بوو پێشتر بەڵام لای کەم زورفی ئەمە خۆمان تەرشیحمان کردو نەوەکو سەرۆکی کۆمار کردبێتی کەوا لە لای شیعەکان و سونەکان بە تایبەتی بە قرارێکی کوردی سەیر دەکرێت. بۆیە لای کەم کازمی قەراری حیزبەکانە نەک قەراری سەرۆکی کۆمار. بابزانین ئایا لەسەرەوەی کە کازمی مڕەشەح بێ ئەبێت ئەوەی کەوا کازمی بێتە سەرۆک وەزیرانیان نا هێشتا ماوەیە. باشە دکتۆر وا لە سیاسەکان هەموو ڕازی بوون ئەی شەقامی عراقی ئەی خۆپیشاندەران بە کازمی و بە بەرنامەی کاری کازمی ڕازی دەبن؟ جا ئەمە کێشەکەیە. کێشەکە ئەوەیە بۆ ئەوەی کە یعنی کازمی ئەبێ ئەوەی کە علاوی کردی ئەم نەیکات علاوی ویستی شەقام ڕازی بکات و حساب بۆ حیزبەکان نەکات ئەوە بوو سەرکەوتوو نەبوو لایەنەکان هەمویان دژی بوون. بۆیە ئەگەر هات و تەنها بەدڵی حیزبەکانیش بکات ئەوە هەر سەرکەوتوو نابێت چونکە جارێکی تر شەقام لێی هەڵەسێتەوە. بۆیە کەسێکی وەکو کازمی هەرەبێت تەوازونێ بکات دەبێت لە لایەک دایی ئەوەندە شەقام ڕازی بکات کەوالی هەڵنەستنەوە جارێکی تر و قسەی جدی هەیە لە بەغا و لە بەسرەوە کە من قسە ئەم جارە ئەگەر مزاهرە بکرێت لەوانەیە ئاشتیانە نەبێت بۆیە ئەمەش خەتەرێکی گەورەیە کەواتە بێ شتێ بکات بۆی شەقام ڕازی بکات لە هەمان کاتیشە ئەم کابینەیە لە شەقامەوە دەنگی بۆ نادرێت بەڵکو لە پەرلەمان دەنگی بۆ دێت پەرلەمانی حیزبەکانە دەزانی. بۆیە تەوازونێکە بێ ڕابگرێت تەوازونەکە یان لە کەسایەتیەکانە یا لە پرۆگرامەکانایە هەڵداوە ئیستا هەردووکیانی تابێ گەستیت ئەو ناوانە بکەی سەرەکی هەندێک ناو لە دەردەوەی حیزبەکانن بەڵام هەندێکیشان بەدڵی لە ناو حیزبەکاندا. بەڵام دکتۆر ئەگەر بێت و کازمی بەم شێوەیە ڕەفتار بکەوە خۆپیشاندانەکان لە شەقامدا بەردەوام بوون وەکو جەنابیش داماژەوە پێکرد لەوانەیە ئەم جارە بە ئاشتیانە نەبێ چ شتێک دەبێتە فریادڕەست بۆ عراقیەکان؟ لە ڕاستیە ینی عێراق لەم کاتە زۆر پێویستی بەهۆیە کە حکوومەتێکی هەبێت. جەناب تەزانی وەکو هەموو جیهان عێراقیش بەدەست کۆرۆناوە ئەناڵێنێت بەڵام وەکو حاڵەتی تایبەتیش لە عێراقا هەیە ئەویژەوەیە کە عێراق پشتی تەواوی ئابووری بە نەوت بەستووە و نرخی نەوتیش ئێستا شکاوە. جەنابەت ئاگاداری کە نرخی نەوت زۆر لەوە کەمترە کە بوجەی عێراق بتوانێت بەرگەی ئەو مەصرفە زۆرە گەورە بکاکەوە لەسەر خۆی دروست کردووە بە حکمەوەی کە ینی باڵین ئەو بەشە بوجەیە کەوا لە مەعاشە عێراق سەرفیەکە لە بین 2005ەوە هەتا ئێستا 5 قات زیادی کردووە. هەڵبەتە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە مشکلەیەکی هەیە کە ئێمە زیاد لە ملیۆنێک کەس بە جۆرە لە جۆرەکان موچەخۆری حکوومەتە. ئەمە لە کاتێکە بەرگە ئەگرێکەوە نرخی بەرمیلە نەوت $70 و $80 بێ یا لایکەم لە 50-60 بێ ئێمە باسی ینی $15 و $20 بۆیە حکوومەتی عێراقی بەرگەی ئەمە ناگرێت. پێویستی بەچێت و پێویستی بە حکوومەتێکە کەوا بتوانێت قەرز بکات بتوانێت لەگەڵ بانقەتە دەوڵەتەکانە قەرز بکات بۆی کەوا ئەو فراغە داراییە پڕ بکاتەوە. ئەی حکوومەتی عێراق تا ئێستا حکوومەتێکی نییە کە حسابی بۆ بکرێت جاوی کەوا قەرزی بکرێت. ئەمە لەلایەک پاشنەی زۆر پاک نییە تا بتوانێت بێ داوای قەرز قۆڵ بکات. ئەمە لەلایەک جارە وەکو جارانیش نییە بڵێ ئەمە 2014 و داعش عێراقی داگیر کردوێتەوە بتوانی هەموو دنیا کۆ بکەیتەوە بۆی کەوا بێ یارمەتیت بە مەسەلەی نەوت هەموو وڵاتە نەوتەکانی تریشی گرتوتەوە و مەسلەی کۆرۆناش هەموو جیهانی گرتوتەوە. بۆیە عێراق ئەم جارە زۆر بەتنیایە و لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە حکوومەتە بەڵام وەکو ئەبینین حیزبەکانی کەوا لە عێراقا حکومڕانی ئەکەن هەر کەسە و بەبای خۆیشان ئەکات و کەس حساب بۆ ئەم مەسەلە استراتیژی و ئابووری و مەسەلە گەورانە ناکات. هەر کەسە شەڕیەوەیەتی کام وەزارەت بۆ منە ئەم وەزارەتە عەقدی زیاتر هەیە لە وەزارەتە بودجێ ئەو وەزارەتە لەوەی تر کەمترە. یعنی ئەوەی کە ماری ئەنتوانێت وتبووی نانیە بیخۆن و بێجا کێک بخۆن شتێکی وا لە سیاسەتی عێراقیشە هەر بەردەوامە بێت. دکتۆریچە لە پرسیارەکانی تر ئەوەیە کازمی پەیمانی ئەوە دا کە بەرەنگاری هەموو جۆرە گەندەڵیەک ببێتەوە شەڕی دژی گەندەڵی
بکات بۆ خۆشە دەزانی ینی گەندەڵی لە عێراقدا ڕۆچۆتە ناو تەواوی جومگەکانی نەکەر حکوومەتی عێراقەوە بەڵکو دەوڵەتی عێراقیشەوە. کازمی کاتێک کە باز لە هاوهەڵوێستی لایەنە سیاسیەکان دەکا ئەگەر بێت و هەر بەرەنگاربوونەوەیەک بۆ گەندەڵی بکە بمانێ و نەمانەوێ کەسانی دەستڕۆشتووی 15 ساڵی ڕابردووی عێراق دەگرێتەوە. کازمی چۆن دەتوانێت دژی گەندەڵی بێ؟ خۆی بیرمان نەچێت جارێ ئەبێ زۆر چاوەڕانی زۆریش لە کازمی نەکەین، چونکە هەر کەسێک ینی کازمی بێت چ کەسێکی تر بێ ئەمە حکوومەتێکی ئینتیقالیە لەوانەیە ساڵێک یاخود لای زۆرینەی 2 ساڵ تەمەنی بێت. بۆیە مەسەلەی چاکسازی و بنەبڕکردنی گەندەڵی و ئەمانە ینی کێشەیەکن کەوا بە 15 ساڵ دروست بوون و بە 2 ساڵ چارەسەر ناکرێن. لە عێراقا ئەکرێ بڵێن گەندەڵی ینی ئەگەر بڵێن من لە عێراقا 2 جۆری سەرەکی گەندەڵی هەیە. گەندەڵەیەکمان هەیە کەوا گەندەڵێکی سیستەماتیکیە، ئەوی ژەوەیە کە ئاماژەم پێکرد ئەمەیکەوا هەر حیزبێک حیزبایەتی و حکومڕانی لە عێراقا بریتینە لەوەی کەوا کێ سۆشیاڵە و کێ لیبراڵە و کێ محافظ و کۆنسەرڤەتیڤە، حتا کێ ئیسلامی و کێ عیلمانیە، حتا کێ کوردە و کێ عەرەبە، بەڵکو بریتە لەوەی کەوا ئێمە منافەسە ئەەکەین بتر بە هەویە بێت، بە کوردایەتی بێت، بە شیعەگەرێتی بێت، بە هەر شتێک بێت خوانەگەی نەدەسەڵات تگەیشینە پەرلەمانەوە ئەو کاتە حکوومەتیش دابەشەکەین وەکوت شتێکمان نیە بنای معارەزە کەواتە هەمووی لە حیزبایە لەم خێمەیەجێ هەمووی تیابۆتەوە. هەر کەسێکیش وەزارەتی کەگرێت و وەزارەتەکە بەکارێنە بۆەوەی کەوا زۆرترین کەس تەعین بکات و زۆرترین عقد بدا بە شەریکاتی خۆی و بەشێکیش پارە جیاکاتەوە بۆ ئیعلام و تەلەڤیزیۆن و سۆشەڵ میدیا و بۆی کەوا لە هەڵبژاردننی داهاتووە دووبارە بێتەوە. ئەمە خۆی ئەم گەندەڵیە سیستەمی عێراقی خۆی یعنی بناغەکەی ئەبریتێ لەم گەندەڵیە. بۆیە سەیرەکەی ملیارەها دۆلار لەم عێراقا سەرف کراوە، نەتیجەی نییە و بەرهەمێکی دیار نییە. ینی معقولە لە بەسڕە کە 1970 نەوتی عێراق لە بەسڕە دەرەچێت نسبەی هەژاری ڕێژەی هەزاری زیاد لە 140 لە ویلایەتێکی وەکو مەسەلەن ڕێژەی هەزاری زیاد هەژاری زیاد لە 155. یعنی ئەمە شتێکی جەوهریە کە بڕواناکەم حکوومەتی کازمی بتوانێت چارەسەری بکات. بەڵام هەندێک شێوازی تری گەندەڵی هەیە کە یعنی گەندەڵەیەکی زیاد لە حد بێشەرمانەیە. ئەکرێت لەم گەندەڵ مەسەلەوەی کە کەسێک کەچێت ئەدا بەسەر شەریکەیەکە و داوای پارە ئەکات، یا کەسێک ئەگەر عقدێکی بۆ دەرچوو بێ سەیرەکەی بەجارێک 5-6 میلیشی ئاچنە سەری و هەر کەسە وای خاوە و داوای ئەم شتانەی لێکن. ئەم جۆرە گەندەڵیانەی کەوا بەچەکە کرێت یاخود زۆر بە باشکراکرێت یا کابرا مەسەلەن 3-4 خانووی بەناوی حکوومەت کڕیوە و پارەی لێوەرگرتوون و بازێک لەم کردارانە سەرەکیانە ئەکرێت بە شێوەیەکی ینی سەریعتر بەرەنگاری بکرێتەوە کە ئەبێتە بدایەتی دروستکردنی مزداقیەتێک بۆ هەر حکوومەتێک بێ بەتابەتێکگە باسی کازمی بکەین بۆ حکوومەتەکەی کازمی بۆی بتوانێت لە داهاتووە ئەو کێشە قوڵانەی کەوا بۆتە بەشێک لە سیستەمی حکومڕانی لە عێراقا چارەسەری بکات. بۆ نمونە ئەگەر هەندێک لەو گەندەڵانە بخەنە سژنەوە، هەندێک لەو کۆمپانیانە دابخرێن، عادل عەبدولمەهدی ئەمەی کرد، ئەمانە شتی گرنگن. بەڵێ عادل عەبدولمەهدی ئەو هەنگاوەی نا بەڵام زۆر سەرکەوتوو نەبوو. دکتۆر سەبارەت با بڵین قەیرانی نێوان ئێران و ئەمریکا من دەگەڕێمەوە بۆلات ئەو قەیرانی کە لە ناو عێراقدایە. ئەلبەتە لە پاش کوژرانی قاسم سلێمانی سەرکردەی هێزەکانی قودس لە پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران کە لە ناو بەغدا کوژرا لە سەرەتای مانگی 1دا، عێراقیەکان لە پەرلەماندا داوای ئەوەیان کرد هێزە سەربازیەکانی ئەمریکا لەو وڵاتە بچنە دەرێ. هاوکاتیش ئەمریکا ناچێتە دەرەوە، بەڵام دەشڵێت ئەرکی تایبەتی خۆی هەیە. بێگومان ئێمە هەزاران سەربازی ئەمریکایی و هەزاران سەربازی وڵاتانی هاوپەیمانەتی لە عێراق ناهێڵینەوە بەبێ ئەوەی هیچ شتێک نەکەن. ئێمە ئەرکمان هەیە و ئەرکەکەشمان گەورەیە. ئەمەرکەشمان لەشکری عێراق زۆر پێویستێتی و هەروەش لەو بڕوایەدان زۆر بە عێراقیەکانیش. بەپێی ڕای زۆرێک لە چاودێر ئاماژە بەوە دەکرێت هەروادێ و ڕۆڵی ئێران لە عێراقدا زیاتر دەبێ وێ ڕای ئەوەی هەندێک هەوڵ هەن بۆ کەمکردنەوەی ئەو ڕۆڵ و کاریگەریانەی ئێران لە عێراقدا. جا هیچ گومانێکی تێدا نییە ئاژاوە و بێسەروبەری لە عێراقدا لە بەرژەوەندی ئێرانە و تاران دەزانێت چۆن سوود لەو جۆرە ژینگەیە ببینێت. لەگەڵ زۆر نێوەندی هێز و دەسەڵات کار دەکات و لە هەمان کاتیشدا یاریان پێدەکات و دژ بە یەک دەیانجوڵێنێت. هەندێکیان دەکرێت تەنانەت ئەوانش دەکوژێت کە بەخواستی ئێران ناجوڵێنەوە، بەڵێ ئێران سوود لەو جۆرە ژینگەیە دەبینێت.
هەروەک چاودێر ئاماژەی پێدەکەن ئێران توانیوێتی بە شێوەیەکی زۆر گونجاو و هێزەکانی حەشدی شەعبی عێراقی بەکاربێنێ بۆ بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆی. Iran is asking some of the groups that it supports, the popular mobilization forces, to back off. ئەگەر ئێران داوا لە هەندێک لەو هێزانی ناو حەشدی شعبیش بکات کە پشتیوانیان دەکات تا بکشێنەوە ئەوە ئەمەش هەر لەگەڵ تێئۆری چۆنیەتی بەرفراوانکردنی کاریگەریەکانی ئێران لە عێراقدا یەک دەکرێتەوە. ئەلبەتە ئێران زۆر خۆشحاڵ دەبێت ببینێت لەشکری عێراق و هێزی پێشمەرگە یەکتر لاواز دەکات بۆ دڵنیابوون لەوەی دەوڵەتی عێراق بۆ مەودای درێژخایەن وەک هێزێکی پێویست و گرنگ لە حەشدی شعبی دەڕوانێت. ئەلبەت ئەمەش دەرفەتێکە بۆ بەردەوامی دەستێوەردانی ئێران لە کاروباری عێراقدا. دکتۆر بیلال دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت. ئەلبەتە مستەفا کازمی بەر لەوەی ببێتە ڕاستپێراو بۆ پۆستی سەرۆک وەزیری سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق بووە. ئەو پۆستەی پێشووی کازمی چەندێ یارمەتیەدا لەوەی کە بتوانێت لە یەک دووراییە بۆستێ هەم بەرامبەر بە ئێران و هەم بەرامبەر بە ئەمریکا، ینی هاوسەنگیەک دروستکات، چەند یارمەتیەدات؟ هەڵبەتە ئەوانەی کە کازمی ئەناسن وای باس دەکەن کە کەسێک بۆ توانیوێتی جۆرێک لە تەوازنی سیاسی و ئیقلیمی ڕابگرێت و بەشێکش لەوەی کە فرسەتی نەجاحی زیاتر بووە بۆ منە بەرامبەر بە زۆرفی کە هاوڵاتیەکی ئەمریکیە و زیاتر لە ئەمریکا نزیک ناسراو بوو، ئەوەیە کە زۆرفی توانیوێتی ئەم تەوازنە بپارێزێ و لەو جانبۆ ترسی کەمتر لە دڵی شیعەکانە دروست کردبوو بۆی بتوانێت ئەو تەوازنە ڕابگرێت. پەیوەندیەکانی عێراق و ئێران وازەحە تەسیری ئێران لە عێراقا تا چەندێک جێدەستی ئێران لە عێراقا چڕ بۆتەوە بە تایبەتی لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە 2012 و بە تایبەتی تر لە هەڵبژاردنەکانی 2010 کاتێکەوە ئەو میلیشیانی کەوا سەر بە ئێرانن توانیان بە جۆرەی بە گزیکردن بێت لەلایەکەوە چ لەلایەکی ترەوە بە بەکارهێنانی سیلاح بێت کەمبوونی ڕێژەی بەشداربوونی هاوڵاتیانی عێراقی بێ لە هەڵبژاردنەکانە و هەروەها تەرجەمەکردنی شەڕی داعش بۆ سەرکەوتنیان لە شەڕی داعشە بۆ ئەوەی کەوا دەنگ زیاتر بێنن میلیشیاکانی سەر بە ئێران و لایەنە سەر بە ئێرانیەکان توانیان کە لە هەڵبژاردنەکانی 2010دا باڵا دەست بن و لە حکوومەتەکەی عادل عەبدمەهدیە جێدەستیان زیاتر لە بنەچەکانی حکوومەتی عێراقیە گیر ببێت کە ئەمە وای کرد کە ینی عێراق و ئێران زیاتر لە یەکتری نزیک ببنەوە. کاتێکیشکەوە ئیدارەی ترامپ لە ئیتفاقی نەوەبی لەگەڵ ئێرانە سەحبی کرد و سیاسەتی ماکسیمم پرێشەر زەختی لەسەر ئێران تەطبیق کرد، عێراق بووە مەیدانێک لە مەیدانەکانی هەم ئەمریکا بۆ زەختکردن لەسەر ئێران و هەم ئێران بۆ پەرچەکردار دژ بە ئەمریکا و بە ئەمریکا بەکاری قاسم سلێمانی لە عێراقا بکوژرێت و ئێستش وای لێ هاتووە کە سیاسەتی ئەمریکا لە عێراقا ئەوەیە کە حکوومەتێکی عێراقی دروست بێت کەەوە فعلاً عێراقی بێت نەک ئێرانی لەلایەک و لەبەرەوەی ئێران و عێراقیش اقتصادەکە و سیاسەتەکەیان ئەوە تێکەڵ بووە هەر کاتێک ئەگەر وای لاتەوە ئەگەر عێراق زەرەر بکات ئێرانیش زەرەر دەکات. بۆیە ئیسە جۆرێک لە شلگیری لە سیاسەتی ئێرانیشە بەرامبەر بە عێراق هەیە لەوە ئەترسن کە ئەگەر یعنی بە معناکەی تر بێتامی بکەن زیادە ڕەوی بکەن عێراق بکەوێتە ژێر حەسارەوە ژێر ئابلوقەوە و ئەگەر عێراقیش بکێتە ژێر ئابلوقی ئابووریەوە وەکو ترەمپ پەڕەشەی کردووە ئەو کاتە ئابووری ئێرانیش زەرەر دەکات چونکە تقریبا ئێستا عێراق بۆتە ینی یەکێک لە سەرچاوەستەرێکیەکانی ئابووری ئێران. باشە عێراقیەکان ئەتوانن پشت بە خۆیان بەستن بە تایبەتی بۆ وزەی ئەلکتریکی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا وەزارەتی دەرەوەی ئەمریکا یاری وەکو بڵێ 30 ڕۆژیدا بە عێراقیەکان یەک هەتا حکوومەت پێک بێنن خاڵی دووهەمی کە وردە بۆ نمونە پشت بەستن بە وزەی ئەلکتریک لە عێراقدا وزەی ئەلکتریکی ئێران مەبەستمە کەم بکاتەوە. عێراقیەکان نەتوانن ئەمە بکەن؟ یعنی مێکێکە لە خاڵە سەرەکیەکانی زەختی ئەمریکی لەسەر عێراق هەم بۆ ئەوەیە کە فرسەت بە ئێران نەدرێت کە نەوت و غاز و ینی تیجارەت بکات با بڵین لەلایەک و هەم لەلایەکیشکەوە عێراق بتوانێت جۆرێک لە سربەخۆیی و سەقامگیری پیا بکات. یعنی مەسلەی غاز و مەسلەی کارەبا لە عێراقا بەڕاستی عیبەیەکی گەورەیە بە ناوچاوی حکومڕانی دوای 2003 حکومڕانی دوای 2005 ئەوی ژەوەیە کە عێراق ینی دووەم گەورەترین و بەرهێنەری وزەیە لە ئۆپێکا خۆی غازی هەیە غازی خۆی ئەسووتێنێ غازی ئێرانە کڕێ ئەیکا بە کارەبا یعنی ئەمە عیبەیەکی گەورەیە ئەو پەڕی فەشەلە. بەڵام
ئەمە فرسەتێکە بۆ عێراقەوە بتوانێت لای کەم ئەم زەختە ئەمریکیە بەکاربێنێ بۆ ئەوەیەوە یعنی تەنانەت لایەن ئێرانەکانی ڕازی بکات بڵێ کاکە ئەگەر میش لە تۆ بترسم بەس لە ئەمریکا زیاترە ترسم ئەمە لەلایەک لەلایەکی تر فرسەتێکیشە بۆ ئەوەی کەوان نزیکەیەک لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێما ڕوو بدات لەوە چەمە تەورەیەک بتوانین دوایی بینە سەری بەڵام لە فەشەلەکانی سیاسەتی نەوتی عێراقی ئەم دابەشبوونەیەکەوە ئێمە دوو سیاسەتی جیاوازمان هەیە کە سیاسەتی هەرێمی کوردستان و سیاسەتی حکوومەتی فدراڵی عێراقیە بەڵام ئێستا نزیکیەک فرسەتێک هەیە بۆ نزیکیەک ئەوەیەکەوە غازی هەرێمی کوردستان کەوا ئێستا خەریکە لە بەشی خۆی زیاتر پێک ئەهێنێ بشێک لەو غازە بەرەو جنوب بڕوا بەرەو کەرکووک و مووسڵ بڕوا بە تایبەتی لە بەرەوەی کەوا یەکەم وەکوتم لە پێویستی هەرێمی کوردستان زیاترە بە هەرێمی کوردستان ئەو بەریانی دروست نەکرۆ بۆی کەوا بیان فرۆشەی بۆیە فرسەتێک بۆ نزیکی هەیە بە تایبەتی کە ئیسە شەڕی بوو جەجارێکی تر گەرم بۆتەوە بۆ خۆت دەزانی یەکێ لە خاڵەکانی کە کازمی باسی دەکات مەسلەی سەروەری عێراقا خاڵێکی زۆر گرنگ کە خوپشاندەرانی عێراقی جەختیان نەدەکردەوە لە مەیدانەکانی شارەکان و شارۆچکەکانیشە ئەویش کەمکردنەوەی دەستێوەردانی ئێران بۆ لە کاروباری عێراقیدا چەند جارێک کونسڵخانەکانی ئێرانیشیان سووتان بەڵام پرسیارەکە لەوەدایە هەم کازمی هەم ڕێبەرانی تری عێراق لەو پەیامەی خۆپیشاندەران تێگەیشتون یعنی ئەبێت تێبگەن ینی ئێران لە عێراقا زیادە ڕەوی کرد لە مەرحەلەی تەسیر ینی ئەگەڕێمەوە سەر خاڵەکەی پێشتر باسم کرد لە 2010 تەماحی ئێران لە عێراقا لە تەسیرەوە هاتە سەر کۆنتترۆل جاران ئەیویست لە وەزارەتێکا لە حکوومەتێکا لە ئۆفیسی سەر مەسەرەن ئۆفیسی مدیرێکات قسەی هەبێ دەسی بڕوا بەڵام لە دوای هەڵبژاندنەکانی 2010 بە تایبەتی حکوومەتێکی عادل عەبدولمەهدی ئێران ویستی ئیتر خۆی حاکم بێ لە عێراقا حەدی ئەوەی کە مدیر مەکتەبی سەرۆک وەزیران ینی وا باوەکەوە بەتەواوەتی سەر بە ئێرانە وەلای بۆ ئێران زیاترە تا بۆ عێراق وای لێ هاتکەوە ئێران بتوانێت یعنی لەڕێی خاکی عێراق بەکاربێنە بۆ نەقلی ساروخ و بۆ نەکری بۆ سیلاح و وای لێ هات تیارەی ئەو پردە زەمینی کە بازەکرێت ئەمەنی کەوا لە میدیا باسەکرێن بەڵام هەڵبەتە ئەمە بەشێکیتی بەڵام بیرمان نەچێ بۆچی ئەبێت لە خۆمان بپرسین بۆچی شیعی عێراق بۆچی شیعی بەسرە بۆچی شیعی ناسریە ئەچە قونسولیەی ئێرانی ئەسووتێنێ وازەحە بەشێکی ئەوەیە کە ئەم ناوچانی وەکو مووسڵ نەبوون کەوا بڵێ شەڕی داعشیان کردووە بۆیە مەسەرەن کاول و بێ خزمەت گوزارین ئەمانە لەژێر دەسەڵاتی شیعە بوون منطقی وەکو بەغانیە بڵێ شیعە و سنەیتی ئایا و شەڕی شیعە و سنەتێکی داوانەی هێشتووە ئاوەدانی بۆ بڕوا ئەمانە 100% شیعەن و لەژێر دەسەڵاتی حکومەتی شیعە بوون اینجا وەکو باسم کرد ئەو ڕێژە لە فەقیریە هەیە ئەمە بەشێکی تووڕەییانە بەڵام بەشێکی تووڕەییەکە بۆیە سەر بە ئێرانە لەبەرەوەی کەوا یەکەم ئێران بە پارێزەری ئەم حیزبانە ئەبینن کەوا زوڵم لەم خەڵکەکەن لەلایەکی ترەوە ئەگەر تۆ لە بەسرە فەلاح بیت کاک بەڵێن سەیرەکەی تەماتەی ئێرانی بەدعمی محافظەکەی خۆت کەوا لە جاتیوی کەوا مەسلحەتی تۆ پارێزێ مەسلحەتی اقتصادی ئێرانیە پارێزێ نایڵێت تۆی فەلاح لە جنوبا ئیش بکەی وەکو چۆن نایڵێت تۆ کارەباکە و نەوتەکەت کارابێت نایڵێ معمەلی پلاستیەکەت کارابێت نایڵێ معمەلە بچکۆلەکانت کارابن بۆیە تووڕەیەکی ڕاستەقینە بەرامبەر بە ئێران هەیە و بەرامبەر بەو حیزبانە هەیە کەوا بە تەواوەتی بوونەتە کلک و دارە دەستی ئێران بۆیە ئەم تووڕەیی کەوا بینیمان واضح بوو هەر لە بەغا بۆ نمونە کاتێکەوە خۆپیشاندەران ویستیان هجوم کردن سەر سەفارەتی ئێرانی لە بەغا سەتان کەسیان لێ کوشت کەچی حکوومەتی عێراقی خۆی بە بەرچای بە بەشداری بە پرسە گەورەکانەوە چوون سەفارەی ئەمریکایان دایە بەر بەرد و بەر چەکوش ئەمریکا ناهەقی نییە دوورەکەوێتەوە لە عێراق یعنی کاک بەڵێنی سە ئێمە وەکو مەسەلەن وەکو کورد و وەکو عێراقیش کە لەم بۆ دەستگایەکی ڕۆشنبیری گرنگا با بڵێن ئیشەکەین کە باس لە سیاسەتی خارجی ئەمریکاکە بەرامبەر بە ڕۆژهاڵاتی ناوەڕاست ڕاستی نیوەی ئیشەکان بۆتەوەی کەوا قەنەعەت بە حکوومەتی ئەمریکی بکەین کەوا یعنی عێراق هی ئەوەیە تۆ گرنگی پێ بدەیت یعنی بێزاریەک و بێتاقەتیەک لە عێراق هەیە لەم شارەوە جەنابیشت هەستی پێیەکەی تو ئەیبینیت و لەگەڵ بپرسانە قسە و بەرخوردت هەیە یعنی عێراق شتێکی ناشرین و منبوزە یعنی تۆ ئێمە لە عێراق بە تایبەتی هێشتا هەر لە جنوب خەڵک وا ئەزانێت کە یعنی عێراق مرکزی دنیاە و هەرچی کۆمپانیا و دنیا هەیە خواخوایەتی بێ عێراق ببا و نازانم سەرەواتی بۆ خۆیان ببن و ئیلە ئاخری وەکو نانەچەورە وابێ بەڵام من و جناوت باشتر زانین کە لە ئەمریکا وەزعەکە چۆنە
لە ئەمریکا خەڵک وا سەری عێراقەکە کەوا ئێمە ئەم عێراق سەدامێکی هەبوو بەڕاست و چپ ئەی کوشتن ڕزگارمان کرد نیان هاتین وتیان بڕۆن و ئەبێ سەحبیکەن سەحبمان کردەوە دوایەکە خۆیان ناتوانین خۆیان پارێزن 300 نازانم بازی داعش و ماعش هاتن بە پیکەب و بە کلاشنکۆفەوە 6,000 جندی عێراقی بەرگیان نەگرتن جارێکی تر ئێمە چوینەوە ڕزگاریان کەین و عێراقمان بۆ ڕزگارکردن و مسلمان بۆ ڕزگارکردن و داعشمان بۆ لەناو بردوون کەچی دیسانەوە یەن سەفارەکەمان دەسووتێن و پەرلەمانەکەیان داوامان لێکەکەوە ئەدەرمان بکەن و ئێمە بەداگیرکاردا بە شەرتێکە ئێرانەکەوە یەت مثلا نوتت غازت پێ فرۆشێ بە 4 قات لە سعری بازار زیاتر بۆ یە جورێک لە بەزاری هەیە و لە هەمان کاتیژەی کۆمپانیا ئەمریکەکان قازانجان لە عێراق نەکردووە یعنی وە نەبێ ئیسەتەوە لە عێراقا کۆمپانیا ئەمریکەکان دنیایان گرتوێتەوە سەرەکەی سەرۆکوەزیرانی عێراقی عەدنمەدی ئەچێ اتفاقی استراتیژی و ملیارەها دۆلار لەگەڵ سینە لەگەڵ وڵاتی چینە ئەگەر تو ئێمە ناوێت ئێمە شتومان ناوێت یعنی بێزاریەک هەیە بەرامبەر بە عێراق و بە بێمنەتی عێراق بەرامبەر بە ئەمریکا ئەمەیکە ئێستا هەیە لە کازمیە فرسەتێکی ئەخیرە کەوا بەڕای من ئەمریکا ئەیداتە عێراق بۆ ئەوی کەوا حکوومەتی عێراقی مەسلحەتی عێراقیەکان بپارێزێت ئەگەر هاتو حکوومەتی عێراقی بڕیاری ئەوە بدات کەوا مەسلحەتی ئێران بپارێزێت ئەو کاتە ئەمریکا چۆن تعامل لەگەڵ ئێرانەکات بە هەمان شێوە تعامل لەگەڵ عێراقەکات لە حەقارەوە لە زەختی عسکەریەوە زەختی دیپلۆماسیەوە عوزلەوە هەتا دوایی لەسەر و هەموو ئەمانەشەوە کە باسمان کردن مەسلەی بەرژەوەندی گشتی عێراقیەکان دێتە پێشەوە بە تایبەتی کاتێک کە یونامی داوای ئەوە لە عێراق دەکا بەرژەوەندی گشتی بخاتە سەر و بەرژەوەندی لایەن و لایەنکاری لە عێراقدا. جا دکتۆر من دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە لەگەڵ هەموو ئەمانی کە باسمان کردن مەسلەی بەرژەوەندی گشتی عێراقیەکانیش دێتە ئاراوە نەتەوە یەکگرتوەکان لە عێراقدا ئەوەی کە بە یونامی ناودێردەکرێ داوا لە تەواوی ڕێبەرانی عێراق دەکا کە بەرژەوەندی تاکە کەسیەکانی خۆیان وەلاوە بنێن بەرژەوەندە حیزبیەکانیان وەلاوە بنێن بەرژەوەندی گشتی بخەنە سەر و بەرژەوەندی تایبەتی خۆیانەوە. پێویستە ڕێبەرانی سیاسی و کۆمەڵگەکانیش لە پێشەنگدا بن و بەرژەوەندی وڵاتەکە بخەنە سەر و هەموو شتێکەوە و هێز و تۆکمەی لە ناوخۆدا پێک بهێنن هەر بۆیە لەم چوارچێوەیەدا ناکرێت ئەم واقعە سەختە پەردەپۆش بکرێت زۆرێک لە عێراقیە ئازاکان باجێکی گەورە دەدەن تا دەنگیان ببیسترێت شایستەی ئەوەن بۆ پێشێلکاریانە بزانین کە بەرامبەریان کراون کوشتن ڕفاندن توندوتیژی تۆقاندن هەڕەشە لێکردن ئەم جۆرە پێشێلکاریە قێزەونانەی مافەکانی مرۆڤ بەردەوامن ئەم ڕەوشە لە دیموکراسیەتدا لە هیچ دیموکراسیەتێکدا جێی نییە. بە هەمان شێوە نەتەوە یەکگرتوەکانیش ئاماژە بەوە دەکا ئەو ڕۆژی کە لە عێراقدا دروست بۆ جێ قایلبوون نییە بە تایبەتی ئەو هەڕەشە و مەترسیانەی کە کەوتونەتە سەر هێزە بیانیەکان لە عێراقدا هێزی ئەمریکا و هێزەکانی تری هاوپەیمانان. یونامی دەڵێت ئەم هێرشا بەردەوامانە هەڕەشە و مەترسیەکی ئاشکران بۆ وڵاتەکە تا ئێستاش مەترسی کارە نەخوازراوەکان لەلایەن دەستە و تاقمە چەکدارەکانەوە جێ نیگەرانیەکی زۆرن دوا شتێک کە عێراق پێویستی بێت ئەوەیە بێتە مەدانێک بۆ تۆڵەکردنەوە و شەڕی وڵاتانی تر. یونامی دەڵێت پشوو درێژی هەموو لایەنەکان تەنها ڕێگەیەکە بۆ بەرەو پێشچوون دەبێت حکوومەتی عێراق تەواوی دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێت بۆ لێپێچینەوە لە تاوانباران و هەروەهاش بۆ ڕێگەگرتن لەو هێرشانە. دکتۆر بیلال دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت یونامی داوای ئەوە دەکا کە دەڵێ عێراقیەکان بەرژەوەندی گشتی بپارێزن بۆ نایپارێزن. سوالێکی زۆر زۆر ئەدەبی جوانە یعنی عیبەیەکی گەورەیە کە بەرپرسێکی نێودەوڵەتی کە ینی بڵاسخات هەوڵاتێکی هۆڵندیە داوا لە بەرپرسە هەڵبژێردراوە عێراقیەکانە کات ئەڵێت تکایە مەسلحەتی وڵاتەکەتان بخەنە پێش مەسلحەتی خۆتان و دراوسەکانتانەوە. دکتۆر بە خۆ دەزانی کێشەی نێوان پێکاتەکانی عێراق کورد و بەغدا بۆ نمونە شیعە سونە کەمایەتیەکانی تر تورکمانە ئاشوریە هەموو لایەنەکانی کە هەمانە هەریەکە بەشی خۆی کێشەیان هەیە بەڵام ئایا ئەم کێشانە ناکرێت بۆ هیچ نەبێ ماوەیەکی کاتی دەستبەرداری بن و لە پێناو بنیادنانەوەی وڵاتێکا کە بە شەڕ وێران بووە کار بکەن هەموو پێکەوە. خۆی دەگەڕێمەوە سەر مەسەلەی سیستەمی حکومڕانی ینی لە عێراقا لە بەرەوەی کەوە
هەمووی حاکمە کاک بەڵێن ئێمە ینی هەموو حیزب حاکمن کابرا ینی ئەڵێ ئەگەر لە 5 کورسی زیاترت هێنا ئیتر تۆ ئەبێ وەزارەتێک وەربگریت ئێ باش ئەگەر کەسێک مەسەرەن وەزارەتێکی هەبێ ئایا خۆی بە بەرپرسیاری مەسەرەن سێکتەرێک ئەزانێ مەسەرەن کەسێک بۆ نمونە بەرپرسی وەزارەتی زەراعی عێراقی بێ یا وەزارەتی سەحەی عێراقی بێ ینی خەمی چێتی خەمی وەزارەتەکەی خۆیەتی خەمی گەلی عێراقێتی یا تەنها خەمی ئەوەیەتی چۆن مەسەرەن من دەی ئەم 4 ساڵە لەوە چێ خوا هەرەونەی یابێ من فریاکەوم ینی ڕستێکی لێ پێیا بکەم جەنابە زانی لە عێراقا سیاسەت بۆتە کاسبی حیزبەکان بوونەتە دوکان بۆیە هەر کەسە هەوڵەدا زۆرترین کەس تەعین بکات زۆرترین کەس لە خۆی نزیک بکاتەوە لە کاتی ینی لە کاتی خۆشیە هەمووی تایە بەشدارەوە هەر کەسە وەزارەتی خۆم و هەر کەسە و بەشی خۆی ئەخوا بەڵام کاتێکەوە وەزعەکە تێکەچێت بۆ نمونە کاتێکەوە نرخینە و داوەزێت یاخود کاتێکەوە پرۆتێستە بێت و خەڵگێتە سەر جادە سیرەکەی حیزبێک کەسێک سەرۆکێک نییە بڵێ لای ئەبم جەنابەت ئەگەر مثلا لە وڵاتێکی وەکو میسر کاتێکەوە بەهاری عەرەبی ڕوویدا ئەم نظامە سەرێکی هەیە دەموچاوێکی هەیە ناوی حوسنی مبارەکە تۆ ئەڵێ منەمێ ئەو حوسنی مبارەکە بڕوە ئەگەر بڕوا دنیا چاکە بێت ئیتر خۆ حکایەتێکی ترە بۆچی چاک نەبوو بەڵام لە عێراقا حکومەڕانی لە عێراقا دەموچاوێکی نییە چونکە هەمووی تایە شەریکە بۆیە ئەگەر سیر بکەی کاتێک کە مزاهرەکان دەستی پێکرد نهاتن بچن مەقڕی حزبێک بسووتێن و بەڵام حزبێکی تر لێگەڕن هاتن هەمویان ماشیەوە لە گەورەوە هەتا بچون چونکەوتیان ئێوە هەمووتان خراپن بۆیە یعنی ئەگەر بە معنایەکی تر بڵێم سیستەمەکە وا دروست بووەکەوە هەموو کەسێک دەستێک داتێ ماچیکەی سپاسیکەی مەدحیکەی بەڵام کاتێکەوە وەزارەکە تێکەچێ تو کەسێک نییە بچی زلەی کەسێک نییە لێ پێچینەوەی لەگەڵدا بکرێ دکتۆری چێ لە پرسیارەکانەوە لە عێراقا ئێمە ئالیاتی لێ پێچینەوەمان نییە نە هەڵبژانەکان لێ پێچینەوەکە لەبەر تەزویرات وەنە ئیعلام لێ پێچینەوەکە لە کۆتایی ئیعلامی حیزبەکانە وەنە قانون و حکوومەتەکەشمان مەسەرەن مەجالی ئەوەی تایە کاتۆ بچیشکات لە وەزیرێک لە پەرلەمانتارێک بکەیت بەڵێ دکتۆر یەکێک لە پرسیارەکانی تر ئەوەیە هەر لە کاتێکا کە ناوی مستەفا کاظمی هاتە ئاراوە کورد پێش هەموو لایەنێک پیرۆزبایی لە کاظمی کرد و پشتیوانی کرد بۆچی؟ لە ڕاستیە وا باشە لە بەرپرسە کوردەکان بکرێت بەڵام وەکو تەحلیل ئەوە بەشێکی ئەوەیە کە مقارنەتەن بە زورفی و مقارنەتەن بە محەممەد تۆفیق عەلاوی زورفی بە باشتر ئەبینرێت لەلایەن هەرێمی کوردستانەوە لەبەر چەند خاڵی یەکەمەوەیە کە وەکو شەخص پەیوەندیەکی باشی لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی لە شەڕی داعشە لەگەڵ لایەنە ئەمنی و عسکەریەکانی سەر بە وەزارەتی پێشبەرگە و سەر بە دەستگا هەواڵگیریەکانی هەرێمی کوردستان پەیوەندیەکی باش و ئیجابی دروست بووە لە نێوان هەردوو لا کە وەکو شەخص باشتر ئەیناسن نزیکتر ئەیبینن کەسێکی وەکو زورفی لە عەبادی نزیکە جەنابتەزانی بەرپرسانی هەرێم بینیان لەگەڵ عەبادیا خۆش نییە کە بە بەرپرسی ئەبینن لە مەسەرەی بڕینی بووجە ئەمە لەلایەک خاڵێکی ترەوەیە کە ینی حیزبە کوردستانەکانیش حیزبایەتیەکەن زورفی و تۆفیق عەلاوی لە ڕەحمی حیزبەوە نەهات بۆ دەرەوە بەڵکو بە قەرارێکی سەرۆکی کۆمار هاتبوو لە دەرەوەی ئیتفاقی حیزبی بەڵام کاظمیش حیزبێکی گەورە لە پشتی نییە وەکو عادل عەبدولمادی ڕاستە بەڵام مڕەشەحی حیزبەکانە واتە حیزبەکان هاتون و بە سەرۆکی کۆماریان وتووە ئەمە مڕەشەحی هەمومانە عادل عەبدولمادی کەسێک نەبوو بەڵام لە ڕەحمی حیزبەکانەوە دەرچوو بوو تۆفیق عەلاوی و زورفی لەلایەن سەرۆکی کۆمارەوە یعنی بە نوعی نوعەکان فەرز کرا بەسەر ئیدارەی سیاسیە بەسەر حیزبە سیاسیەکانە بۆیە یعنی وەکو حیزبە کوردەکانیش دەیانەوێت هەیمەنەی حیزبی لە عێراقا پارێزراو بێت بۆیە با کاظمی مەسەرەن کە پێشتر خەتیکی سوور بوو بە نیسبەت زۆربەی لایەنەکانەوە کاظمیەک بێت و ئێم حیزبەکان ترشیحیان کردبێ خەتەری بۆ سەر حیزبایەتی و حیزبەکان لە عێراقا و لە هەرێمی کوردستانیشە کەمترە لەوەی کەوا بە قەرارێکی سەروی حیزبەکانەوە یەک پرسیاری تر ئەگەر کاظمی معنای نییە گەرنتیەوە ناکاتەوە ئیتفاقەکرێت لەسەر کابینەکەی کاظمی بەڵێ یەک پرسیاری تر بە خێرایی وەڵامم بدەیتەوە کورد چی چاوەڕوان دەکات لە کاظمی یا غەیری کاظمی لە بەغدادا بە تایبەتی کە لە ئێستادا لە قەیرانێکی ئێجگار قوڵدان مەترسی و نیگەرانیەکی زۆریش لە شەقامی کوردیدا هاتۆتە ئاراوە هەرێمی کوردستان یعنی تۆ
تووشی خوڕمژ بووە لەلایەکەوە باسی تا فترەیەکی زۆر باسی ئابووری سربەخۆ بوو و پاشان لەگەڵ عێراقا پێویستی بە عێراق و پێویستی بە بودجەی عێراق لەلایەکەوە باسی فدرالیەت و باسی سربەخۆیی ئەکا لەلایەکەوە سوێن بە دەستور ئەخوا وەڵێ عێراق بێ یعنی قەرزارمانە بێ پارەمان بداتێ لە کۆتاییە مەسلەی فدرالیەتی نەوت لە عێراقا سەرکەوتوو نەبووە ئەم جیاوازیە وەکو پێویست سەرکەوتوو نەبووە حکوومەتی هەرێم ینی جۆرە سیاسەتێکی بەرپا کردووە کە بەڕاست و بەچەپ ئیتر لەبەر حیزبایەتی بێت لە بەرز عیناوخۆ بێ بەڕاست و بەچەپ ئەم دوو حیزبەی کەوا لە حکوومەت هابوون خەڵکانێکی زۆریان تعین کردووە کە ینی هەر بە اعترافی وەزیری سامانە سروشتیەکان کەوا مەگەر کوبا کە ئەوە 50-70 ساڵە شوعیە توانی بێتی ئەوە خەڵک لە دانیشتوانی وڵاتی کوبا مۆزەفی حکوومەت بن ینی هەرێمی کوردستان لە دوای کوبا دێت دیسە حکوومەتی عێراقیش خەریکە بەرەو ئەو ئاراستەیە ئەڕوا بۆیە ئێستا ئێمە گەیشتوونتە مەرحەلەیەکەوە کە نەوتەکەی هەرێمی کوردستان بەشت ناکە و تۆ لەگەڵ حکوومەتی عێراقیشە ینی جار بەجار لە جاتیەوەی ئێمە قانونی نۆتمان هەبێت لە جاتیەوەی دەستورەکە تەرجەمە کرابێت هەر ئیتفاقە حکوومەتی هەرێمە چێڵ وڵا عادل عەبدولمەجید پیاوی چاکە نوری مالکی پیاوی باشە ئیمڕۆ پیاوێکی خراپە یعنی شتەکان بە شخصی وەرەگیرێت بەڵام مشکلەکە مشکلەیەکی قانونی مشکلەیەکی سیستەماتیکیە ئایا فدرالیەتی عێراق چ جۆرە فدرالیەتێکە فدراڵەتی نەوت و غاز چ جۆرە فدرالیەتێکە ئەمە یعنی زۆرمان تاقی کردەوە بڵین وڵا عێراق دەستورە و ئەبێتە تەطبیقیەکەی حکوومەتی عێراقی هەر بۆی هات بەعاشی بودجێ هەرێمی کوردستان ئەبڕێ هەرێمی کوردستانیش هەلی تێکچوو ئەڵێ خەتای عێراقە لەم بینە خەڵکەکە زەرەرەکان خەڵکەکە زەرەرەکان باشە هەرێمی کوردستان کە ئێستا لە قەیرانێکی ئێجگار قوڵدایە نیگەرانی شەقام ینی ئێجگار زۆرەوەی کە لە میدیاکان دەیبینین ئەوەی کە لە پەیوەندی تایبەتە قسە لەگەڵ خەڵکە ئەکرێ ینی هەمویان ئاماژە بەوە دەکەن مەترسیەکان زۆر بوون بۆ ئەم لەحزەیە و چارەسەکردنی ئەم قەیرانە هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە بە کورتی تکایە بەڵێ ئیسە هەرێمی کوردستانیش و بەغای شەڕەکەن بەغاڵێ تۆ 250,000ێکی کەەوە وعدت دابوو بیدەی بەرمیلە نەوت نەتداوە هەرێمی کوردستانیش ئیتر ئەوە ینی هەردوو لە قاڵیان هەیە بۆ یەکتری بخێنەوە وەوکوتم ئەمە ناگاتە ئامانج ئەمە ینی ئەم حکایەتەوە ئەم فلیمەمان دەیان جاریتر لە ڕابردووە بینیوە لە 2014 و لە 15 گەشتریش ئەمە کە پێویستە ئێستا ئەوەیە کە لە بینی هەرێم و لە بینی بەغا جۆرێک لە تعاون بکرێت تعاون بۆ نەوتەکە تعاون بۆ مەسلەی کۆرۆنا هەروەکو چۆن تعاون کرا بۆ مەسلەی شەڕی داعش فرسەت هەیە بۆ تعاون فرسەتەکە چییە مەسلەی نەوت تەسیری لە بەغاش کردووە لە هەرێمیش کردووە هەرێم ئەگەر بڵێ من ئەبێ بەغا ئیلا پارەکەم بۆ بنێرێ ناینێرێ چونکە ئەویش وەکو تۆ نەوتەکەی دابەزیوە فرسەتی تعاون لەکوێیە کاک بڵێ ئەم خاڵی یەکەم بەغدا پێویستی بە غازە پێویستی بە کارەبایە هەرێمی کوردستان غازی هەیە تازە ناتوانێت بینێرێ بۆ تورکیا ئەکرێ لەگەڵ عێراقە لەسەر غازی اتفاق بکەن ئەمە شتێکە لە مەسلحەتی هەرێمی کوردستانە و زەختی ئەمریکیش لەسەر بەغاکە بکاتەوە ئەمە یەک دوو عێراق پێویستی هەرێمی کوردستان پێویستی بە پڕکردنەوەی بودجێ هەرێمی کوردستان لە بانقی مرکزی هەیە ناتوانێت بچێت لە سندوقی نەقدی نەدەوڵەتی و لە بانقەوە قەرز زۆر بگرێ عێراق دەتوانێت کەواتە با زمانی ئەوە بکە کە عێراق یارمەتی عێراق بدا کە عێراق قەرزی وەرگرت هەرێمی کوردستانیش بەشێک لەو قەرزە وەربگرێت خاڵێکی تر بۆ ئەوەی کەوا سعری نەو جارێکی تر بێتەوە سەرخۆ حکوومەتی عێراقی هەم مفاوەزاتی کردووە لەگەڵ ئۆپێکا و هەم هەرێمی کوردستان بڕیاری داوەکەوە ئەم جارە لە کەمکردنەوەی بەشە بەرهێنانی نەوت بەشدار بێت ئەمە فرسەتێکە بۆ نزیک بوونەوەی لەلایەک وتریش ئەکرێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بەیەکەوە داوا لە ئەندامانی ئۆپێک بکەنکەوە عێراق لە کەمکردنەوەی بەشەکەی کە قەرارە بیبڕێت یەک پرسیاری تر دوا پرسیارم دەبێت بە ئایا بەنا وەڵامەکەم دەوێت بەس ئەوەندە ئایا خواست لە هەولێر و لە بەغدا هەیە بۆ ئەم چارەسەریانەی کە جەناب ئاماژە و پێکردن لە ڕاستیە خواست بەڕێی من اختیار نییە بەڵکو مەجبوریە ئەگەر خەمی ملەتیان بێت ئەوە خواستەکە دروست بکەن ئەگەر ناوە هەردوو لا زەرەرەکەن دکتۆر بیلال زۆر سوپاست دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سوپاس و پێزانینم پاسم هەیە بۆ تۆ کاکباڵێن ڕێزم هەیە زۆر سوپاس هەڵبەتە ئازیزانم سوپاسێکی بێپایانیش بۆ ئێوەی خۆشەویست کاتات لەگەڵماندا ماونەتەوە تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین تا هەفتەی ئایندە